دەم باش تەماشاوانە جاردن بۆ بەرنامەی خۆ بەرنامەیەکی خەڵی بخێر بێن. تەوەرە مەی ڕۆژی بناو نیشانên دەستورە عێراقê هەموو هەفتوو بمن پێکردناوی تۆهمەتبار دەکەن. دەمەکێدا کۆ عێراق خۆتی دەستورێکی وی دەستوری خەڵکی عێراقی دەین بودەیە و لە گۆر ئیرادا خەڵکیە دەستور هاتکە پەژراندن و لەگەل سەرگەلێک پرسگرێک و لەسەرگەلێ پرسێن چارەنویساسên عێراقê خال بووناوە وی دەستورات نەدەستیشانکەن و ئەف پرسگرێکە بەرێ دەستور و یاسا بێنە چارەسەرکردن لە هەیانها گەلێکیش وان بەرگان یەن دەستوری نهانە چارەسەرکردن بەتایبەتی دنابارە هەرێما کوردستانی و بەغدا مادە 140 لە پرسا پێشمەرگە نەفت و غاز gelek persendêjî heyanha bi halayî simane gelek caran jî serkirdeyên Iraqê bi Kurdan jî ve hevdû tohmetbar dikin bi binpêkirina desturî ku ku pêwîst pabendî desturî nebûne. Serokê Herêma Kurdistanê radgehîne ku Nurî Malikî yê Serêkwezîrên Iraqê hewl dide tevaya desalatên Iraqê li bin destê xwe kontrol bike û Iraq beref sîstemeke diktatoriyê takirewî diçe. Di beramber de Nurî Malikî îro di hevdîneke xwe çepemeniya bêj ji rojnamên Kurdî dibêje ku ew li gorî desturî hewl dide ew dixwaze ku ev pirzgirêkên digel Herêma Kurdistan hemû li gorî desturî bêne çareserkirin. Her wiha jî dibêje ev rewşa hatiye pêş ev pêşhata nû hatiye pêş taybetî daxwaniya Serokê Herêma Kurdistanê li dijî ewan siyasetên ku ew digirîte ber ev e gelek layinê diyet Kurdan. Gelek kesatîn diyên Kurdan peywendî bivekene ku ewan îlaqat bi van daxwaniya venîne. Her wiha Malikî daxwazê li Kurdan dike ku halwîstê xwe bikene êk gelû. Malikî daxwazê li Kurdan dike halwîstên xwe bikene êk li hember evan pêşhatên li Iraqê rû didin. Ey kiye desturî pêşêl dike û kiye desturî cêbecek dike gelû hemû serkirde hevdû tohmetbar dikin bi çendê ku ew desturî tohmetbar pêşêl dike ew he desturî pêşêl dike. Belê berêzan desturî Iraq heman bi pêşêlkirînê yektir tohmetbar dikin. Li kateka li Iraqê wekû heman nezan desturêk heye em destura xelkê Iraq dengî bûda bêguman li Kurdistanî şa zorîne dengî bûda wekî em destura pesend bikirê. Li çarçoyê em destura gelê xalî girîng heye bo ew çareserî hindek rewş hindek pêşhat hindek kêşê li Iraqê bikin. Lawana maddeyî 140 lawana pirsî pêşmerge û neft û gaz û gelê pirsîtir. Li êstaj de duayî betaybettî Newroziya em sal li wîtarî Newroziya em sal û Kongereyê Gencanê her çar parçeyê Kurdistan Mesûd Barzanî Nurî Malikî bi tohmetbar kir ki hemû desalatekan li Iraqê bi xwe qorx kiriwe hewlada Iraq beraw takirewî diktatoriyet biriwe. Em roşin Nurî Malikî yekî li lêdwana çapemenyekanî xwe li gelê yekî li rojname Kurdiyekan witûyetî که او ایش پابند به دستور و دفاع لواقع که حوالا دا لچارچوی دستور باسی شفافیت لمعامله و گری بس نفتیه کانه که هر و باس لواشه که او حلوستان مسعود بارزانی او هیچ کشی که شخصی لگل مسعود بارزانی نیه او حلوستش که بارزانی لبرانبر او نویندی تعبیر لرای سیاست و هندک لاینی سیاسی و کسایت کردیه کانه که و او آله بلکو او لاینی سیاسی کردیه کان خویان پیوندی پیو کردوه که اوان علاقاتیان بەو لێدوانەی بارزانیوە نییە هەروەها نوری مالکی لەیەک لێدوانەکانی دا ئاڵێ پێویستە کورد سەرکردایەتی کورد هەڵویستەکانی یەک بخەن ئەمە داوای مالکی سەرۆکوەزیرانی عێراقە بولایەنە کوردیەکان لە هەرێمی کوردستان ئەو داوای لەیەکە کە یەک سەرلویستی هەڵویستی خۆیان یەک بخەن بۆ هەڵویستی کورد یەکتر نییە بۆی لە هاتووە کە نوری مالکی داوا لە کورد بکە هەڵویستی خۆی یەک بخە لە بەرامبەر کێشەکان لە بەرامبەر ئەوەی کە مافی کورد لە عێراق زەمان بکرێت بەڵێ بەرزان چاواری سەرنجێوەینە لەسەر تەوری ئەمڕۆمان سۆزی لە شاری سلێمانی ئەلۆ بەڵێ چۆن کاکەکار زۆر سوپاس من کاکەکار لەسەر مۆزوعێکی قساکەم بەڵێ ئەو کاک شۆڕشەی کە ڕۆژی جوما پەیوەندی کرد بە چه حەقێکاڵێ نازانم NRT توتێنەوانێ و ئەو شتانە NRT تەنها لەبەرێ کەناڵێکی بێلایەنە و کەناڵێک ڕاستەکان وەک خۆی دەرەخە بەڕاستی لێشم لێوە هەیە بۆچی ڕێگایان بۆ کەسانە کە بۆ شێوازە قسە بە NRT بڵێن سوزی خان سپاس باسی تۆش ئێمە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە پەیوەندی هیچ کەسێ نابڕین ئێمە ڕێزمان هەیە بۆ سەرنج و تێبینی هەر کەسێکیش لەبەرەوە ئەو شۆڕاشیش کاک شۆڕاشیش ئێمە ڕێزمان هەیە بۆ سەرنجی کاک شۆڕاشیش ئەوە ڕێی خۆی بوو لە بەرامبەر NRT دیارە ئەو باش لە ئیشێمە تێنەگا دیارە باش لە پرۆفێشنالیەتی ئیشێمە تێنەگا گەرە لایەنێک ئاراسەیەک ئەوهان ئەدا بۆ ئەوەی زیاتر لە نەخی خۆیەوە تونند و تیژ بێ بەڵام هیوادارین ئەویش لە ئیشێمە تێبگا کە فعلەن ئێمە کەناڵێکی سەربەخۆینە و ئێمە هیچ ئاراسەیەکی سیاسی لە پشێماونیە ئێمە خزمەتی خەڵکێکین و خزمەتی گاندنی ڕاستیەکانەکەم بڵێ بەڵێ کاکەکار دەستخۆشتان لێکم بەڕاستی بەرنامێکی جوانە بەڕاستی کەناڵێکی جوانە بەڕاستیانی تاسە کەناڵی وانە تاکە کەناڵە کە بەو شێوەیە خزمەتی کورد کات و بەو شێوەیە خزمەتی هەموو خەڵک کات دەستخۆشیتان لێکم هیوادار زۆر سپاس سوزی خان عەبدولقادر لەو لێرەوە بەڵێ ئەلۆ بەڵێ
ئەو کاتت باش هەموو کاتێکت بەڕاستی نوێری مالیکی بە پێشەر دەستوری عێراق پێشەر دەکا و چارەسەری ئەو کێشەش بۆ کوردستان تەنها لە لای جەنابی سەرۆک بارزانیە چونکە تەنها ئەو ڕێبەری بزوتنەوەی سەربەخۆی گەلی کوردە و داوا لە هەموو لایەنە کوردستانەکان دەکەم بەدەسەڵات ئۆپۆزیسیۆنەوە یەک بگرین بۆ هێنانەدی ئامانجەکانمان لە دژی مالیکی زۆر ساس. بەڵێ سپاس پەیوەندەکەت بەرواری لە دهۆکێ بەڵێ ئێوار باش باشتر چۆنی بۆشی سپاس کاک بەرواری تەواوی وەسەر چیا بکە تەوەرێمە برا سەر دەستوری عێراقەیە سەرکردن عێراق هەرێکی دی تۆمەتبار دکە ئەو بێژیت ئەو دەستوری پێشێل دکە جیبەجینەکە ئەو دبێژیتەوە ئەی کێ جێبەجێکە دەستوری یاشمە بە نوری مالکی بلاخوا چێکێت عێراق خڕا درستە چکو ئەو دزیێت ئەوت کێت ئەو گەندەلیێت ئەوت کێت کەس ناکە لە عێراقێ کوردستانە ئۆرامە ئەوجی کوردان تۆمەتبار دکە ژبەک و هەندێک ژالین کوردان پابەندی نە بتایبەتی سیاسەتا نافتەی لە کوردستانی بە سیاسەتێکە نەزەڵال دەبینە تو چاوێلێک دێگەلو ئەو تشتی نسبەت نافتەیە لە عێراقێ ئەو کوردستانی بێژیت ئەو بەری مدەیەکی ئەو هەوا پول قەناتێ هەوات بۆ خۆرێ گۆزە قۆجاغی چاوە دەرکەویت و چاوە عالەم خوب کەیفە خوب بوو ڕێت تاقینیت پاگی ئەو پشتان کوردستانی هەواوەدا چ بێژیت بەڵێ بەڵێ کاک بەرواری بەڵێ سپاس بۆ سەنجاتە سپاس بوتە ئاڵەی لە شاری سلێمانی ئاڵێ خان فەرموو هەموو کاتێکت لەبارەی سۆری ئەمڕۆتەوە بەڵێ تو زێ دەنگی بەرزکێت تکایە لەبارەی سۆری ئەمڕۆتەوە بەڵێ ئەگەر بەس وڵاتی ئێمە دەستور پێشێلەکە هەتاکو ئێستاش ئەبینین و ئەزانین کە هەتاکو ئێستا یاسای نەوت و غاز و کۆمەڵێکستی کە پێشێل کراوەکە حکوومەتی ئێمە گوێ بەوانە نایەکە لە سەر و هەموو شتێکەوە یاسا پێشێلەکە و دوای ئەوەش کاکە کارێک پرسیارمەیە بەڵێ باشە ئێوە بە تەئکید کەناڵێکی لەژێر دروشمی ڕاستگۆی و هاوسەنگی و بوێریان ئالە خان ئێمە ئەوە تەکیدەکەنەوە لە بەرەوە تو یەکێک لە هاوڕێ بەردەوامەکانی بەرنامەی هەموو ڕۆژێکی قسەیەکە بەهاوەزی خۆت لەسەر تەوەرەکە دوێ کاگەکار من هیچ کاتێک بۆ شێوەیە قسە ناکەم بەڵام ئەو پرسیارە ئەوەش بوو کە بۆچی هەتاکو ئێستا ئەو بەرنامەیەکی NRTV سووتان بۆچی داینابەزێنن وە لە هەمان کاتاکە ئەو ئێوارەی کە ویستان دەیبەزێنن تەشویش خرایە سەری بەڵام خۆ بۆ بەرنامەکەی مەلاکرێکاری شەر تەشویش خرایە سەری و بەڵام دوای ئەوەش بۆ دوا ڕۆژیش بەرنامەکەتان دابەزاندەوە من هیوادارم ئەو بەرنامەیە دابەزێنم بۆ ئەوەی بەڵێ ئالە خان ئەوە دروشمەیە بمێنن بەڵێ بەتاکید ئێمە لەژێر دروشمەکەمانی هیچ ئیرادێکیش نییە ئیرادەیە مەڵاوسکەتەوە لەسەرەوەی کە لەژێر دروشمی خۆماندانی دەباشەکە هیچ ئیرادێک نییە ئەو بەرنامەیە دابەزێنن ئالە خان ئەو بەرنامەیە ئەوە بە ئیداری تەلەڤیزیۆنەوە بەندە بە بەشی تەنسیقەوە بەندە ئێمەش داوای تۆوەکو بینەرێکی لەسەرەوە ئەگەینە بەرەوە بەراتی تەلەڤیزیۆن و بەشە پەیوەندیدارەکان کاگەکار چونکە کەناڵەکەتان هەتاکو بڵێ کەناڵێکی سەرکەوتوو هەتاکو بڵێ کەناڵێکی پرۆفیشناڵە بۆیە زۆر کەسەیەکە بە ئاواتی ئەوەیە ئەو بەرنمەیەتان ببینە من خۆمێکێکم لەوانەیە کە زۆر حەزەکەم ئەو بەرنمەیەتان ببینم بەڵێ سپاس پەیوەندەکەت چاوان لە شاری سلێمانی بەڵێ بەڵێ فەرموو هەموو کاتێکت بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس لەسەر تەوەرەکەی ئەم ڕۆستان وڵای نابێ شتانە ڕووبایی تری لە یەکتری تاوانبار بکەن بەڵێ لە حکوومەتدا لەسەر تەوەرەکەی دوێنێشتان وڵای گوناحە دامی خەڵک بلێنەوە هیچیشیان بۆ ناکەن حکوومەت ناچێ بە دەم داواکانیانەوە هیچیان بۆ ناکەن دامی خەڵکیشە بلێنەوە ساڵێ هیوادارم شتیان بۆ بکەن حکوومەت بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت نێروەی ئەس باوەرم نە نێروەری نێروەی لە باژارێ دۆکێ بەڵێ ئەلۆ کاک نێروەی ناوێتە بخۆ نێروەیە بەلە نێروەیە نێروەی خەڵکی کیش گوندی گەلو خەڵکی نێروە خەڵکی نێروەی و ناوێتە نێروەیە بەڵێ خۆشحاڵین کەرەمکە مالکی باید زانیت
بله و یکم سرکرده که بشه دولت کردی را گینید سرک مسعود بارزانیه اجازه بخوش ادویر ده الاساسن ده اعضاب دیان ده سرکرده دی تیج بکرد که الاساس دجاتی سرک بارزانی بکن ولی مالکی بلا باش دیگه کس نشد دجاتی سرک بارزانی بکرد هر سرک بارزانی ها هر دولت کردی را گینید اگر چاوت مالکی سرک بینه داره و مالکی چه جاراجی نشد دجاتی کرداف کرد چون بارزانی هم خلقی های هم فیداکاری و جانبازی تن که خمات چنینن هر وقت که امری بدهتن کردستان دیتا را جاندین و دولت کردی دیتا را جاندین و مالکی وان گود کن نظام نفتی نظام چه از همه گود کاگ نروی سروی بابتی جلات طالبانی سرکومار عراق و کویکی سرکردن کردان بگوماند چاپ کفن خود دیگه یکیش کانال عربی تاکید دیکت کو از بوارم دو هات واشاندن دبیجه دروزبونا دولت کردی نگبونها بو پاشروجه محل جبر کو بنماین دولت کردی دنهادا لکردستان لاوازن و توجی دبیجی و دولت کردی بیت راگاندن اف دو شوازین بیرکرنه لچاوکه راگانا دولت کردی مستحیل دبیت دیت ناتا چاوا دیت راگاندن گلو زانی که دولت کردی جناب طالبانی سرک کماره یعنی دوره به احتمال های یکی جناب سرکی بلکی نشد و جناب سرکی کابره که آخص نابه دیکت بله جناب سرکی جید بخت برای خود بتوعزی خلق کردستان جید تشکیله که باش لید کرد احتمالا دخل که های ادبیم رنگ نفمد جهادی تن ده سرکزه جهادم ده عذاب جهادم بیخوش ندولت کردی چه بی چون هذا رنگ دستی هون گل دولت دوبر هبی دستی هون گل خلق که هبی ولی انتظار خوده و بخون شاید حکومت جناب سرک بارزانی و خلق کردستانی و خلق کردستانی اول تقریبا دولت صدها ساله خود بله کاک نیروه دولت کردی بعد چه حتی خود بینید و دستور جی همی وقت که پلان ایوان ها که پیشل کرن چون اول ماده سادو چه اول پیشمرگه اول دستور اول همی پلان مالکی نتیتا پیشل کنی که مالکی درا بگنا و هنده سرکزده بله کاک نیروه بله مدامه که زور داد از بارم بله سپاس بو سرنجات کاک نیروه تو گله خوبواری میبدارین سوزنته و کو گله کردان به وی و کتود بجی کردستان سر بخوا بهتا دیگو بگو ما خونه میلیون کرده گلو هيا چاند راوش دن هذا گنجای بو في خونه کو بدز بيت ركان لاولي روا كاك ركان فرمو سلاطان لبي صلاة ولا برستان والله سبار الضم بابك زور هستيار وزور بابتك باشا تركان ديتان دستور لهمو دنيا كاري بيدك تو بنماي بوني دولتك ديمقراسي لسر دستور كسروي يدايكي همو ياسايكاني شو دستور بيروكدني دستوري شواتا بوني ياسايكي توكمل لم ولاتا بەڵام بەداخۆ لە کوردستان و لە عێراقیش بە هەمان شێوەیە ینی دوو پارچە زەوین کە لێک بە زۆر خۆیان لێک دیاکەنەوە کە هەردوو یەکیان بە نازیەوە لەسەر گەلەکەیان لێدەن ئەو ئەڵێ تۆ گەندەڵتری و ئەڵێ تۆ گەندەڵتری ینی بەڕاستی گەندەڵەکانیان لە حەدی خۆی تێپەڕاندەوە باشترین چارەسەر دروستبوونی بزوتنەوەیەکی هۆشیاری لە ناو گەلدا کە باورك ام عقليتي عرب وعقليتي كردي شاخاويش نا عقليتي عربي دشتشي ونا عقليتي كردي شاخاوي ناتواني دستور فيرا كتك براسي همي بنفسي طول سنة وهاتنا دصلات وسمالكي لأتوي طولي همو الشعب كدو چند سالة تبساوتو ببي وهيز پابند بيت خالي دستوريش همان كان لهرمي كردستانيش خو لهرمي كردستانيش كس پابند نيبا دستوري هرمي كردستان هرچند او دستورش پيوسي بتعديل كدنو بيداتونا وشيا كباسي بوني دولت شكل تنها عرض عضلاتي تن سركديه كقواعي ما لآستي دبلوماسيش تيمان برانتو بومان هي اعلامي دولت كن بلان بداخل تمام جلال راسي كريت خوني شاعراني منيش لقلا قصينا بله كايك ركان سپاس بپیندکت بله تماشاوان نجا نوری مالکی دبیجه گلو هنزانن اب خواهو کو دبیجه فرمانده هزین اسمانی سروک ارکان ری و بری حوالگیری استخباراتی آسایش لوزارت برابانیه بری کار وزارت نفخواه سروک ارکان بو مشق راهنان فرمانده فرقه سه ارتش فرمانده فرقه چوار و فرمانده چالاکین رصافه بغداد اوجبلی هجماره که زور یا افسران تبای است و پلانده همو کردن هر وها سروک کمار کرده جگیری سروک وزیران کرده گلک وزیر تایبتی وزیر وزارت سیادی مینا وزارت
وزارەتە خارجی وەزیرێ کوردە جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردە فراکسیۆنا کوردان دی پەرلەمانی دا هەیە گەلو ئەڤە هەموو لە بەغدا بۆ هەیانها ئەڤ مادێن ئەساسی دناوە دەستورە عێراقیدا بتایبەتی مادەی 140 گەلێکێندن نەهاتینە جێبەجێکردن ئایا حکوومەتە مەرکەزی مالکی پابەندی vêyekê nebûye an Kurd xwedî yek helwîst û xwedî îrada weraqê zextê bikaranîna vanweraqan rengekî ciddî nebûye ji bo kaf madde bêne cêbecêkirin rêbas li Silêmanî kayek rêbas fermo بەڵێ قوربانم کاتە داش hemû katێکی berestan قوربان لەسەر ئەم تەوەرە بەڕاستی چ دەسەڵاتدارانی بەڵێ مرکز ینی بڵێن عێراقی فیدراڵیان هەرێم هەردووچیان ینی لە ئاسیەکە ڕاست دەگەن لە گەندەڵەکانە کە هەردوو لایەن بە ئەندازە گەندەڵن لەبەر ئەوە ینی ئەگەر لەو کاتانەی ناکۆکن ینی چەند شێشی گەندەڵەکانی یەکتری دەرەخەن بەڵێ ئەینا خۆی ئەمە دوو تیمی بۆرژوازی کوردی و عەرەبین لەژێر چەتری هەیمەنەی ئەمەریشیە تەبعەن ئەمە دروست کراون ئەمانە ساروخەکانی لە بەحری سوورە و یان دەبابەکانی ئەمریکا ئەمانە هێناوەتە سەر سەحنەی سیاسی و شانی سیاسی ئەینا ئەمانە نەخەباتژێڕن نە ئەتوانن مەبەستت کامیانە بزەبت کاک ڕێباس قوربان هەردوو لایەن تەبعەن ئەمانە پاڵێورا و هەڵبژێراوی دەستی ئەمریکان کاتی خۆی ئەی بۆچی خەڵک بەپڕانی بە زۆرینە دەنگی بووداوە و نوری مالێکی کوتلەکەی لە ئینتخاباتی ئەمەخیرا دووەم کوتلە بووە زیاتر ئابزان لە هەشتا کورسی پەرلەمانی هێناوە لە کوردستانی شاو هەردوو لایەنە سیاسەکەوانی زۆرینەی دەنگی هێناوە ئەی بۆ مادام کوتاڵی ئەوان هێناوە بۆ خەڵی دەنگی بووداوە بەڵێ ئەگەر تۆ یارمەتیم بێ ئەوەت بۆ ڕوونەکەمەوە قوربان فەرموو بەڵێ خۆی ئەمڕۆکە عێراق لە بە حکمی ئەوەی کە سەرچاوەیەکی زۆری نەوتی هەیە دەوڵەمەنە ئیسە بۆ نمونە لە مانگی پێشوو بای 8 ملیار و نازانم 500 میلیۆن دلار نەوت ڕۆیوە بە حکمی ئەوەی کە لە دەسڵاتایە ینی گروپێکی سیاسی کە ئەو جوگرافیا سیاسی داگیرەکە بۆ خۆی وەزعەکە قۆڕغەکە لە ڕووی هێزە ئەمنیەکانەوە لە ڕووی دادگاوە لە ڕووی کڕینی خەڵکەوە ینی ئیمتیاز بەخشینەوە ئەمە لەلایەک نوری مالیشی تاان توانیوەتی ئەوە بکە حیزبەکەی لێرەش سەرکردەکانی کورد بە تایبەتی پارتی بە هەمان شێوە وەکو لە گۆڤاری ئاوێنە ئەمڕۆکەوە نیە مالیشی جوان وتوێتی بەڕاستی گروپێکی سیاسی مافیایی هەرچی سەرۆت و سامانی گەلی کوردە و دیوی ئێرانەکەن کۆ باشە زانن ئەمانیش بە هەمان شێوە بەو جوگرافیا سیاسی کە هەبووە پارتی داگیری کردووە یا مێشێتی لێرەوە داگیری کردەوە بڵێن زۆنگی زەرد و ساوت بەڵێ کاک ڕێباس سوپاس بۆ هێندێکێت سۆرچی لە شاری سلێمانی کاک سۆرچی فەرمووە کاک سۆرچی ئارام لە شاری سلێمانی کاک ئارام بەڵێ